لە کاتێکە نزیکەی 3000 کارگەی بچووک مامناوەند لە هەرێمی کوردستان هەیە. بەرهەمیان ڕۆژانە ئەچێتە بازارەوە. لە سلێمانی بەتەنها لە سلێمانی 3000 کارگە هەیە، لە شار و شارۆچکەکانی دیکەش بە هەمان شێوە. بەڵام بەپێی وتەی بەرپرسان بێت کە تایبەت بە بازرگانی و پیشەسازی ئەڵەن تا ئێستا ناتوانین ئاستی هەناردەمان زیاتر بێ لە هاوردە. ئەمە بۆچی؟ بۆ ئێمە بەردەوام شت هاوردەکەین، ناتوانین تەنانەت پێداویستی خۆمان پڕ بکەینەوە. وەڵامی ئەم پرسیارانە بەڕێز شێخ مستەفا شێخ عەبدوڕەحمان کە سەرۆکی هاوردە و ناردنکارانی کوردستانە ڕاستەوخۆ لە سلێمانیەوە لەگەڵمە بێت. ئەم کاتت باش شێخ مستەفا، پێمان بڵێ بۆچی تا ئێستا هەناردەکردن بەرهەمی ناوخۆ نەگەیشتووەتە و ئاستەی کە پێویستی ناوخۆ پڕ بکاتەوە؟ هۆکارەکەی چییە؟ بەناوی خی گەورە، بەڕاستی ئێمە وەکو هەرێمی کوردستان هەتا بەگشتی وەکوی عێراق نەتواندراوە بگەینە ئەو ڕادەیەکەوە لە بەکاربەرەوە ببین بە بەرهەمهێنەر. ئەمەش ئەوە گەیەنێ کە ئێمە ئەو کارگانەی کە هەمانە یاخود نەگەیشتوتە ئەو ڕادەیە و کارگانە کەوا بگاتە ئەوەی کە کەمیەکی وا بەرهەم بهێنرێ و بتواندرێ ئێمە پێداویستی ناوخۆ پڕکاتەوە و زیاد بێ و بینێرینە دەرەوە. ئەمە گەڕێتەوە بە چەند هۆیەک. هۆی یەکەم ئەوەیەکەوە لە هەرێمی کوردستان وەکو باستان کرد ڕۆتیناتی زۆر هەیە، هەتا بۆ کردنەوەی کارخانەش چەند ڕۆتیناتێک دروست بووە کە ئەوە ئەبێتە هۆی ئەوەی کەوە کارخانە نەتواندرێت بە زێوەیەکی بەرفراوان دروست بکرێ و لەگەڵەوەشدا کە ئابینین وحدەی کارەبا زۆر گرانە لە هەرێمی کوردستان، بۆ بازرگانی بە 157 دینارە، واتە ئەوەش کێشەیەکی گەورەیەکەوە کارگەکان زۆربەی کەوا کارەبا سەرفەکەن پارەکەی هەل لە کارەبایە سەرفەکەن و بە شێوەیەکی بەرفراوان نەتواندراوە کارخانەکان برەویان پێ بدرێ و بتوانێت کارێک بکرێتەوە بەرهەمێکی زۆر بەرهەم بهێن و هەناردەی دەرەوە بکەن. لەگەڵەوەشدا ئێمە ئەگەر تێبینی بکەین ئەو کارخانانی کە هەیە لە هەرێمی کوردستان زیاتر هاوکاریان نەبوون بۆی کەوا بتوانن زیاتر کارەکانیان بەرەو پێشەوە بەرن و بەرهەمێکی زۆر بەرهەم بهێنن. باشە بەڕێز شێخ مستەفا، ئەو هاوکاریانە زۆر لەسەر بەرهەمەکانی خۆشمانەیە ئەگەر هەبێ لە هەرێمی کوردستان. باشە ئەو هاوکاریانە کە بەڕێزتانەڵێن هاوکاری نەکراون تا بەرهەمەکانیان زیاتر هەم ناوخۆ پڕکاتەوە هەم بینێرنە دەریشەوە. یارمەتیەکان ئایا تەنها لایەنی پەیوەندیدار یاخود حکوومەتە یاخود خەڵکی ئێمەش تا ئێستا فێریەوە نەبووە کە بەرهەمی ناوخۆ زیاتر بەکاربهێنێ پشت بە بەرهەمی دەرەکی نەبەستێ؟ ئەویش نابێتە یارمەتی دەرێک بۆ ئەوەی کە بەرهەمی ناوخۆی خۆمان زیاتر بێت؟ بەڵێ زۆر حکوومەت ئەبێ هاوکار بێ و حکوومەت نەگەیشتوتە ئەو ڕادەیەکەوە هاوکاریەکی زۆر پێشکەشکە تا بتواندرێ ئاسانکاری گەورە بۆ کارخانەکان بکرێ و بەرهەمەکانیان بەرەو پێشەوە بڕوە. ئەمە لە ڕوویەکەوە. لە ڕوویەکی تریشەوە بەڕاستی هاوڵاتیانی خۆمان زۆربەی کەوا ڕووەکەنە بەرهەمە دەرەکیەکان زۆر ڕووناکەنە بەرهەمە خۆراکیەکان یاخود بەرهەمە ناوخۆیەکانی خۆمان. بۆیە پێویستە بەڕاستی هاوڵاتیانیش بیر لەوە بکەنەوە کەوا گرنگی بدەن بە بەرهەمی خۆماڵی خۆمان و زیاتر داواکاری لە بەرهەمی خۆماڵی خۆمان بکرێ. یەکێ لەوانش کەوا گیر و گرفتە ئەوەیە کە بەرهەمە ناوخۆیەکانی خۆمان کارگەکانی خۆمان هەمووی مەوادە ئەوەلیەکان واتە کەرەسە سەرەتاییەکان لە دەرەوەێنن. ئەوەش کێشەیەکەوە لە سنوورەکاندا هیچ ئاسانکاریان بۆ ناکرێت لە هیچ ڕوویەکەوە لە ڕووی گومرگەوە. ئێمە ئەگەر ئێستا تێبینی بکەین زۆر لە بەرهەمە خۆراکیەکان گومرگی لەسەر لابراوە، بەڵام بەداخەوە ئەو بەرهەمانی لەناو خۆمانە بەرهەمە هێندرێ و بەرهەمە ئەو مەوادە ئەوەلیانە ئەو کەرەسەخاوانی کایەنن لە دەرەوە گومرگ ئەیەن، واتە ئێمە لەلایەکەوە گومرگمان لابرد بەڵام کارخانەکانی خۆمان شەلەل پێکرد. ئەمە ئەبێت لە دوور ڕۆ بتوانین حکوومەت هاوکار بێ. یەکەمیان ئەوەیەکەوە بەڵێ گومرگ لابردن لەسەر بەرهەمە خۆراکیەکانی خۆمان ئەوە شتێکی زۆر گرنگە بۆی ناوبازار بتواندرێ منافەسەی پێ بکرێ و
خۆراک هەرزان بێ لە ڕوویەکی ترەوە بەڵام زەرەرێکە بۆ کارخانەکانی خۆمان ئەگەر هاتوو نەتواندرێ حکوومەت هاوکار بێ ئەویش بەوەی کە ئەو کارە سەخاوانی ئەیان هێنن نابێ گومرگ بن بەداخەوە تا ئێستا گومرگیان لێ سندرێ ئەو کارخانانەش ئەو گومرگەکەیان بە کەرە سەخاوەکان و بەرهەمەکانی خۆیان گران ئەوەستێ ناتوانن پێشبڕکەی پێ بکەن لەگەڵ کەرەسە دەرەکەەکانی کە لە دەرەوە دێتە ناو هەرێمی کوردستان. باشە ئەو بەرهەمانەی کە لە کارگەکانی خۆمانەوە هەناردەی دەرەواکرێ زیاتر کامانن چ جۆرێکن؟ ئێمە ئەگەر تێبینی بکەین ئەگەر بەرهەممان هەبێ زۆر لە بەرهەمەکانمان ئەتواندرێ بڕواتە دەرەوە و ئێستا کابینین بەڕاستی جارجار لە وەزارەتی کشت و کاڵ پەتاتا ئەنێردرێتە دەرەوە و هەنگوین ئەنێردێتە دەرەوە و هەندێک جار کە میوە پێگا لە کاتی خۆمانە ئەو میوە هەتا تەبعاً کە کاتێ پێگا زۆرە ئێمە و ئۆرگانیکیشە و بەڕاستی ئەو بەرهەمانەی خۆمان کەوا لە کشت و کاڵە بە شێوەیە کە هیچ مەوادێکی تیان نییە کەوا زەرری تیاابێ یاخود بتواندرێ ئەو مەوادە زیاتر ئەو بەرهەمە زیاد بکە بۆیە لە وڵاتانی دەرەوە زیاتر داواکاری لەسەرەوەکو هەنار و وەکو هەنجیر و وەکو ئەو بەرهەمانەی کەوا کاتی خۆی چونکە بەڕێز شێخ مستەفا ئەمانە ئەگەر سابیان بۆ بەریتانیا بکەین هەنار کەرەستەی بەرهەمهێنراو نین واتە خۆراکین یاخود دەتوانین بڵین بە کەرەستەی خامەکەن ئەنێردرێتە دەرەوە بەڵام ئەو کاڵانی کە هەنارداکرێن لەسەر چ بنەمایەک ئاگەشتونەتە ئاستی خۆبژێوی بۆ نمونە بەرهەمی کارگەیەک جابەهارات بێت یاخود هەنجیر بێ هەمووانی کە باسیشت کردووە ئاستی خۆبژێوی تێپەڕاندووە و ئەنجا چێتە دەرەوە یاخود بە پێچوانەوە لە دەرەوە بازاڕی گەرمترە بۆیە تەبان ئەو بەرهەمانەی ناوخۆمان پێداویستی ناوخۆ ئەبێ پڕ بکاتەوە ئەنجا بنێردێت دەرەوە ئێمە جێ خۆشحاڵیە کە بەڕاستی ئەلبان وەکو ماست و شیر کە لای خۆمان لە 150 بەرهەمی ناوخۆی پڕ کردوێتەوە و ئێستا ئەنێدرێ بۆ ناو پارێزگاکانی عێراق زۆر لەو بەرهەمە شیرەمەنیانەی خۆمان بەرهەمەکانیانە ڕوا بۆ ناو خاچی عێراق بۆ شارەکانی عێراقی خوارو و ناوخۆی لە 150 پڕ کردوێتەوە بەڵێ بۆی ئەچێتە دەرەوە ئەمە لە ڕوویەکەوە لە ڕوویەکی تریشەوە ئێمە ئەو بەرهەمانەی کە هەمانە ئێستا ئەمڕۆ ئاگاداریان کردین لە یەکێک لە قونسوڵێتەکان کە داوایان کردووە کۆکاکۆلا ئایا بڕێکی ئەوەندە هەیە ئێمە بتوانین هەناردەی بکەین یاخود بیبین بۆ وڵاتانە ئێمە لەگەڵەوە خەریکین ئێستا ئەو کۆکاکۆلای ئەگەر بتواندرێ لێرە بڕێکی وامان دەستکەوێ بتوانین بینێرینە دەرەوە بازار بەکردنی بازاڕی بۆ پەیدا ئەکرێ و ئەتوانین ئەو بڕە بتوانین بنێرینە دەرەوە. بەڵێ بەڕێز شێخ مستەفا شێخ عەبدوڕەحمان سەرۆکی هەناردە و ناردنکارانی کوردستان لەگەڵم بۆی سوپاس.